ژنان یاخود ئەوەی کە ژن ببێت بە خاوەن ئابووری سەربەخۆی خۆی لەناو کۆمەڵگەیە هەر خۆی لە خۆیان پێگەیەکی تایبەتی ئەیاتێ لەناو کۆمەڵگە یان لەناو خێزانەکەی خۆی سەرەتا دوو هەمیش لەناو ئەو کۆمەلگایی کەتیایە ئەبێت و لەناو دەوروبەرەکەیە یعنی کە سێریەکەی ژنێک خاوەن ئابووری سەربەخۆی خۆیەتی ینی بە چاوێکی کەوە ئەبینرێت لەوەی کە کەسێک هیچ بڵێن سەرمایەکی داهاتی نییە یاخود هیچ سەرمایەکی نییە هیچ کارێکی نییە زیاتر گوێ بۆ قسەی ئەگیرێت زیاتر ئەتوان بڵێم زیاتر حسابکردنێکی بۆ ئەکرێت بەداخەوە ئێستا وای لێ هاتووە ئەبێ ناو هەموو خێزانێکە چی ژن و چی پیاویش کار بکات تا بتوانێت ژیانێک ئەو ژیانە بەدەست بێنێ کە ئەیانەوێت بۆیە گرنگە لەم ڕۆژەیە ژنان بتوانن ئەو کاری کە ئەیکەن یاخود ئەو بەهرەی کە هەیەە پەری پێبن و بتوانن کاری لەسەر بکەن تاکو لە دوا ڕۆژە نەبنە چۆن ئەڵێ ئەرکێک یاخود شتێک لەسەر نەزڕەیەکیان بۆ دروست کات بڵێت ئەوە لەبەروی کاری نییە بۆیە ئاوای لێ هاتووە ئێمە وەکو ڕێکخراوی تواناسازی یاخود ئەتوام هەروەکو چالاکوانێکی مەدەنیش بڵێم کار لەسەر ئەوەکەین چەند بتوانانی زۆرترین ژن بکەین بە خاوەن ئابووری سەربەخۆی خۆی یاخود خاوەن کاری خۆی توانیمانە لە ساڵانی پێشترا بە خۆشحاڵیەوە ڕێژەیەکی باش لەو ژنانە بخێنە سەر کار و کە تا ئێستا بەردەوام بن و بە ئێستاشەوە کارەکانیان گەورە کرد بێت وە لە پرۆژەی ئێستاشمانە کە کاری لەسەر ئەکەین کار لەسەرەوەکەین کە تەنها ناو پارێزگای هەڵەبجەیە ژن نەکەین بە خاوەن ئابووری سەربەخۆی خۆی بەڵکو ئێستا چوینەتە ناوچەکانی دەوروبەر بە تایبەتی ئەو ناوچانەی کە هەتا بڵێم تا ڕادەیەکی زۆر زۆر دوورن لە کاری مەدەنیەوە وەکو هەڵەبجەی تازە شارە زوو یاخود پێنجوێن ئێستا فۆکسمان لەسەر ئەوانەیە چونکە بە ئێستاشەوە زۆر زۆر بەداخەواڵم بەپێی ئەو کارێکە کردووانە لەسەر پێنجوێن و هەڵەبجەی تازە لەو دوو ناوچەیە ژنان زۆر زۆر چۆن ئەتوانم بڵم زۆر زۆر داخراوەترن وەک لەوەی کە لە ناو پارێزگای هەڵەبجەیە هەن ینی زۆر زۆر ئەوەن کە هەتا ئێستاش ڕێگەی کارکردنیان پێ نادرێت جا بۆ ئێمە ئەمانەوە هۆکارانە بدۆزینەوە بزانین لەکوێ خەلەلێک هەیە ئێمە چەند ساڵاڵین ناو کۆمەلگای مەدەنیە ئیشەکەین کەواتە یا ئەوتا ئەتوانم بڵێم کارێک یاخود نوقسانیەک لە کاری ئێمە هەیە کە نەمانتوانیوە ئەو شاریە بگەین بۆ کۆمەلگایانە بۆیە ئێمە ئێستا کار لەسەر ئەوواکەین خۆی کە ئەڵێ ئامانج بەدەست ئەهێنم لە کارێکا ئیکەم لە ناو ڕێکخراوە ڕاستیەکەی ئەگەر لە سا بیستیشی من ئەڵم ئەگەر لە سا بیستی ئەو ئامانجەی کە داومە پێکابێتم مەسەڵەن لە وا بڵێن لە من ئامانجی من 20 ژن بوو بێت دوو ژن هاتبێتە دەرەوە و خاوەنکاری خۆی بێت من نەتوانم بڵێم ئامانجی خۆم بەدەست هێناوە لە بەروی توانیمە دوو ژن لە کۆمەڵێک مینەتی ڕزگار بکەم و بیهێنمە سەر ڕێگایە کە ئێمە بمانەوێت ئاوا کار بکات یاخود خۆی بوێت ئاوا کار بکات بە خۆشحاڵیەوە لە هەڵەبجەی تازە لە سەیسایەق لە سیروان لە پێنجوێن توانیمانە بە شێوازێکی زۆر 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 باش هەنگاو بنی کە هەتا ئێستا من هەنێک کارکە کراوە لەوێ بە محاڵم داناوە بەڵام بە خۆشحاڵیەوە کراوە بەڵێ ئەکید یەکێک لەو شتانێکە کە زۆر گرنگە لە ئێستاە کە ژن بێتە خاوەن ئابووری سەربەخۆی خۆی بۆ ئەوەی لەبەرەوەی ئیستیقلالیەت و ئازادی بۆ خۆی پەیاکات ینی ئازادی بە هەموو ینی بۆ مانایە ناکە ئێستا لە ناو کۆمەڵگایە ئەڵێ ئازادیەکی خراپی بەدەست هێناوە بەداخەوە ئەو فکرەیە هەر هەیە بەڵام هەتا لی بڕوانی سەرەکەی ئەگەر یەکێک بەلایەنێکی خراپ سێری کات 100 کەس بەلایەنی باش سێریەکە